مامۆستا ئەمن مێردم کردیا و یعنی مامی مێردم هەموو جارێ لە خارج بێتەوە، یعنی ئەمن وەچی مامی خۆم تەمەشای دەکەم، ئەویش وەچی کچی خۆی تەمەشای من دەکا، هەم من هەم خەسووم مامی هاوسەرم یعنی گەورە کردیا تێدەگەی لە من هەر جارێک دێتەوە ماتمان دەکا و دەستی لە ملمان دەکا، ئەمە گونەحبار دەبین چونکە ئەمە بە چاوی هیچ شتێک تەمەشایەک ناکەین، ئەمن بە چاوی مام تەمەشاوی دەکەم، ئەویش بە چاوی کچ تەمەشای من دەکاتن، ئەو زۆر بابی من دەشێ. مامی پیاوەکەت وەنیە؟ بەڵێ مامی پیاوەکەت بۆی نییە ماچی تۆ بکات، بۆی نییە تەڵقە لەگەڵ تۆیا بکات، چونکە بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ جیابیتەوە لە هاوسەرەکەت یا هاوسەرەکەت خوانەکە وەفات بکات، تۆ جائیزە شوو بەو بکەیت، باشە؟ کەواتە بە هیچ شێوازێک من بە چای مامەوە تەمەشای ئەەکەم، بە چای برای خۆمەوە تەماشایەکەم، ئەمانە حەڵاڵی ناکا بۆت. ئێستا حالیان تۆ بە چاوی باوکەوە تەمەشای من ئەەکەیت، بەڵام حەڵاڵ نییە لەگەڵ منە تەوقە بکەیت، بە چاوی برایەکەوە سەیری کەسێکی تر ئەەکەیت، بەڵام ئەم چاوە ئەم نیەتە حکمە شەرعەکە ناگۆڕێت، کەواتە حرامە، بە هیچ شێوازێک دروست نییە ئەبێ وریابیت. سپاس مامۆستادی لە بۆ خەسووم ئەو بە خۆی بەخێوی کردیا، ئەویش زۆر یعنی متابعەت دەکا، مایتر لە بۆ دەنێری بەس وەرناگری نازانم. طبعا ئەکاتە شوبرای خەسوود وایە؟ بەڵێ ئەکاتە شوبرای خەسوود، بە هەمان شێوە شوبرای خەسووتیش نابێت لەگەڵ شوبرایە تەوقە بکات، ماچی بکات، بە هیچ شێوازێک نابێت، بە هیچ شێوازێک نابێت. باشە مامۆستا، زۆر سپاس.